بەڕاست دکتۆر ئەلیا باون ئامانجی سەردانەکەی بایدن بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە تایبەتی بە شێوەیەکی گشتی بۆ کەرتی وزەیە یان بۆ دروستکردنی هاوپەیمانێتێکە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە نێو وڵاتانی کەندا و بۆ ڕێگری لە دەستدرێژەکانی ئێران. سپاس بۆ میوانداریتان. من پێم وایە سەردانەکە چەندین ئامانجی هەیە. یەکێک لەوانە بریتە لە ڕێخستنەوەی پەیوەندیەکانی وڵاتانی ئەنجومەنی هاریکاری کەندا و ساڵانی ڕابردوو پەیوەندیەکانی نێوان واشنگتن و وڵاتانی ئەنجومەنی هاریکاری کەندا و کێشەی تێکەوتبوو بەهۆی سیاسەتی جیاوازەوە بەهۆی ئەو دۆخەی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست هاتبووە ئاراوە. بۆیە پێم وایە ئیدارەی بایدن دەیەوێت و مەبەستێتی کە ئەو کێشان و ئالنگاریانە لابەرێت و دڵنیا بێتەوە لەوەی کە پەیوەندیەکە دەگەڕێتەوە سەر ڕێگەی ڕاستی خۆی و وزە بە دڵنیاییەوە بەهۆی قەیرانی ئۆکرانیاوە یەکێکە لە بابەت و ئامانجە سەرەکیەکانی بایدن، بەڵام تاکە ئامانجیش نییە بە گشتی ئامانجەکان ڕێخستنەوەی پەیوەندیەکانە بەگشتی. بەڵێ ئێران بۆ هەندە نیگەرانە لە سەردانی جۆ بایدن بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بەشداریکردنی لە لووتکەی ئەنجومەنی هاریکاری کەندا. بەڕوونی باشتربوونی پەیوەندیەکانی نێوان ئەمریکا و وڵاتانی ئەنجومەنی هاریکاری کەندا و کێشەیە بۆ ئێران، چونکە ئەوە دەگەیەنێت کە ڕوبەڕۆبوونەوەی هەژمونی ئێران لە ناوچەکە کاریگەرتر دەبێت و بیرۆکەکەش ئەوەیە کە هەندێک لە بەرپرسانی ئەمریکی باز لەوە دەکەن کە جۆرێک لە ناتۆیەکی عەرەبی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دروست بکەن و ئیسرائیل نیگەرانی سەرەکی ئێرانە بەهۆی هەمان هۆکار کە باسم کرد کە واتە ئێران دەبێتە وڵاتێک کە چاوی لەسرە بێ و هەژمونی ئێران پاشەکشەی پێدەکرێت و هۆکارێکی دیکەش ئەوەیە کە هیچ بەرەوپێشچوونێک لە گفتوگۆکانی ڤێننا لەبارەی ئەتۆمەوە نییە کە ئەمەش جۆرێک لە نیگەرانی و تووڕەیی لای ئێران دروست کردو. بۆیە هەموو ئەم هۆکارانە وای کردووە کە ئێران دڵخۆش نەبێ بە سەردانەکەی بایدن و دەرەنجامی سەردانەکەش. مستەفا کازمی سەرۆکوەزیرانی عێراق دەڵێت لووتکەی ئەنجومەنی هاریکاری کەندا و لە بەرژەوەندی عێراق دەشێتەوە. بۆ چوونیەوە چیە لەبارەی ئەو کۆبوونەوەی و بەرژەوەندیەکانی عێراق لەو کۆبوونەوەی؟ من پێم وایە بەڵێ پێش هەموو شتێک یەکێتی زۆر هەبوون یەکێتێکی باش و یەکگرتووی لە نێوان وڵاتانی ئەنجومەنی هاریکاری کەندا و لە بەرژەوەندی عێراقەوە باشتربوونی پەیوەندیەکان لە نێوان ئەمریکا و وڵاتانی ئەنجومەنی هاریکاری کەندا و لێکەوتەی ئەرێنی دەبێت، چونکە دوجار ئەوەی کە ناوچەکە پێویستێتی بریتە لە گفتوگۆ بۆ هەندەسە و ئەندازەیەکی نوێی ئاسایش لە ناوچەکە، بۆیە ئەم لووتکەیە دەرفەتێکی باشە بێت بۆ گفتوگۆ لەسەر ئەو بابەتەوە. بۆیە پێم وایە ئەمریکا دەبێت بەشێک بێت لە ئەو ئەندازە نوێیەی ئاسایش کە لە ناوچەکەدا داڕێژێتەوە، هەرچەندە لەسەر وڵاتانی ناوچەکە وەستاوە، بەڵام ئەندازیاری سەرەکی ئەمریکایە و چاودێری گفتوگۆکان دەکات بۆی کە ببێتە واقع. بابەتێکی دیکە هەر ئەندازەیەکی نوێ ئەگەر ئێرانی تێدا نەبێ و گفتوگۆیەکی کراوە هەیە بینیمان کە لە نێوان ئیمارات و سعودیە لەلایەک و هەروەها ئێران لەلایەکی دیکە. بۆیە من پێم وایە ئەمە هەنگاوێکی دیکەیە بۆی کە ئێرانیش بەشداری پێ بکەن بە شێوەیەک لە شێوەکان. بۆیە ناوچەکە بەگشتی پێویستی بە لێک تێگەیشتن و گفتوگۆ و دانووسان هەیە و هەموو ئەم گفتوگۆیانە ئەگەر ببنە با بڵێن گفتوگۆیەکی بنیادنەر ئەوە هەواڵەیەکی خۆشە بێ بۆ عێراق و بۆ ناوچەکەش بەگشتی. سعودی ئێستا ناوەندێکە کە ئێران ترسی لێ هەیە لەوێەوە هاریکاریی کەندا و هێزێکی بەرگری کەندا و لەوێ دروست ببێت کە پێی دەڵێن ناتۆی عەرەبی ئەو بە مەترسی بۆ سەر خۆی دەزانێت کە ئێستا سعودی ئەو ناوەندەی ئەو کۆبوونەوانەی تیاکرێت ئەمە کاریگەری نابێت لەسەر ئاسایی بوونەوەی پەیوەندیەکانی تاران و ڕاست.
بەڕوونی گفتوگۆکان لەبارەی ئەو هاوپەیمانیە سەربازیە کاریگەری لەسەر ئێران دەبێت بەڵام لەم قۆناغەدا ئەمە هەمووی شەڕی لێدوانە بەڵام هیچ ڕێکارێکی کردداری نبینین بەڵام دروستکردنی هاوپەیمانیەکی سەربازی لەم شێوەیە تا ئێستا نەچۆتە بواری جێبەجێکردنەوە بەڵام ئێرانیەکانیش ئەزانن کە هاوپەیمانیەکی لەم جۆرە گارنتین نەکراوە هێشتا ئەمەش تووڕێی ئێرانی لێکەوتوێتەوە بەڵام تێوڕۆیەکەی زۆر نییە بەو ڕادەیە بۆیە ئەمە تەنها قسەیە بەڕاستی ئەم هاوپەیمانیە سەربازی هێشتا هەنگاوی کردداری نیە وەک پێشتریش باسم کرد پێویستە گفتوگۆ هەبێ لە نێوان هێزەکانی ناوچەکە و ئەکتەرەکانی ناوچەکە لە ناویشیاندا ئێران بۆ داڕشتنەوەی هەندەسە و ئەندازەی ئاسایشی ناوچەکە و کۆمەلگای نێودەوڵەتی ئەولەوێتی دیکەی هەیە ئێستا واتە دەبێت سەرچاوەکانی ناوچەکە بەکار بهێنێت بۆی کە ئەو کلێنەی کە لە جیهان دروست بووە پێی پڕ بکاتەوە. بەڵێ جۆ بایدن لە دوای بینینی سەرۆک و سەرۆکوەزیرانی ئیسرائیل چوە بێت لەحەم لەوێ مەحموود عەباس سەرۆکی دەسەڵاتداری فەڵەستینی بینی پێیوت من پشتیوانی لە دەوڵەتی فەڵەستین دەکەم بە پێی سنوورەکانی ساڵی 1967 پێتان وایە ئەگەر بەرەو پێشچوون لەم ڕوە هەبێت هەردوو وڵات بە گوێرەی ئەو سنوورانە ڕازین؟ پێم وایە بیرۆکەی چارەسەری دوو دەوڵەت هەموو کاتکاری لە پێشینەی دیموکراتەکان بووە لە ئەمریکا و ئەمە بابەتێک بووە کە قسەیان لەسەر کردووە و چەندین کات و شێوازی جیاواز قسەیان لەسەر کردووە و دوو بابەت و دوو ئالنگاری سەرەکی ئاڵۆزیشەن کە دۆخەکەی تێکداوە دۆخی دانووسانەکان واتە با بڵێن ئۆرشەلیم و مافی پەنابەران ئەوانەی کە فەلەستینین هیچ سەرۆکێک نە بایدن و نە سەرۆکانی دیکە نەیانتوانیوە لەم ڕۆوە هیچ جۆرە با بڵێن سازشێک بکەن و هیچ بەڵێنێک بە فەلەستینیەکان بدەن بۆیە ئامە بووە بەربەستی سەرەکی لە بەرەوپێشوونی دانووسانەکانی نێوان فەلەستین و ئیسرائیل بۆیە زیاتر کێشەی سنوور نییە بەڵکو بابەتەکە زیاتر ئاوارە و پەنابەرە فەلەستینیەکانە. بەڕێز دکتۆر ئێلی ئاباون بەڕێوەبەری پرۆگرامی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و باکووری ئەفریقیا لە USIP سپاس کە لەگەڵماندا بوویت.